هەرچەندە ڕۆژانە گەشتیارێکی زۆر ڕوو لە قەزای شەقلاوە و ناوچە گەشتیارەکانی دەکەن، بەڵام لەگەڵەوەشدا هوتێل یاخود شوێنی حەوانەوە لە قەزای شەقلاوە ئێستا گۆڕانکاری بەسەرداوە. هەمومان ئەگەر سەردانی شوێنێک بکەین دەمانێت بچینە نێو هوتێلەوە، بەڵام لە نێو شەقلاوەدا ئێستا و بابەتە گۆڕاوە و لە بری ئەوە مەزرعە و باخ بەرناکەوێت. جا نرخەکانیش جیاوازە و تایبەتمەندەکانیش جیاوازن. من دەمێت قسە لەگەڵ یەکێک لەو کەسانە بکەم کە با بڵێن ئەو باخانە بەکرێ دەدات. کاکە وێست، دەمێت پێم بڵێ ئەو باخانە تا چەند خەڵکی گرنگی پێدەدا ئێستا، ئەوە ئێمە بزانێ خەڵک زۆر دێتن، هۆکار چییە؟ وەکو خەڵکێکی زۆر هاتووە بۆ شەقلاوە، خاستە لەم 1-2 ساڵێدا، و بەنسبەت مەزرعەکان مەزرعە بەپێی گچکە و گەورەی سعرەکانیش ئەگۆڕدرێ، و مەزرعەی گچکە ئەگەر بێ مەزبع بێ لە 80,000 دەست پێکە هەتاوەکو 100,000-120,000 و ئەگەر گەورەش بێتە 150,000 شەچێ. بەڵام بە مەزبعەکان لە $100 دەست پێکە هەتاوەکو نرخی 4 وەرەقە و نیو. تایبەتمەندی چیتان دابین کردو لێرە؟ تایبەتمەندی وەکو تایبەتمەندی ئەنتەرنێتی فریمان داناوە و تەلەڤزیۆن تایە و غاز و هەموو شتی تایە و سەرچەپەکانیش هەموو ڕۆژ ئایگۆڕین دوای ئەوەی کە خەڵکەکە ئەڕۆن. باشە لە ژووری نووسنەکان تاخمی خەو هەیە؟ تاخمی خەو هەیە و لە باتی دانێشیش 4 دانە 5 دانە هیمناڵان هەیە. باشە، بابەتێکیکەت باس کرد کە باز لەوە دەکەی، دەڵێ خەڵکەکی زۆر ئێستا ماڵەکانیان بەجێشتە لە شەقلاوە چونەتە کرێتیاتی و خانوەکانیان یاخود مەزرعەکانیان بەکرێ دەدەن. ئەوە بۆ چییە بابەتە؟ ئەوە بە کوردی لۆم ڕوون بکەوە. بەڵێ، هۆکارەکەی ئەمەیە کە لەو پەڕی بێ ئیشوکاری و شتی وایە و خەڵک زیاتر چوتە سەر ئەم ڕێنمایە و ئەم ڕێی گرتوۆتە بەر بۆی بژەوی ماڵی خۆی. سوودی هەیە؟ سوودێکی زۆری هەیە. باشە، جیالەوە دەمێ بزانم ئەگەر خەڵکێک بێت ئێرە بن من ئێستا من بێم لەگەڵ ئافرەتێک بم یان لەگەڵ خێزانەکەی خۆم بم، ئەوە چۆن دەزان کە ئەو خەڵکە خێزانی یەکتر و بەپێی کۆدی کارتی نیشتیمانی لە پشتەوە نووسراوە کۆدەکەیان وەکو یەک بێ، خێزان کۆدەکەیان وەکو یەک نەبێ بەڕێیانەکە. خێزان نەبێ وەریان ناگرن؟ وەریان ناگرن بە هیچ شێوەیەک، نەک ئێمە ئاسایشیش بۆ 1 مانگ ئێرە ئەرزەکاتن کە ئەگە بدەینە گەنجیان ژن و پیا و کە خێزان یەکتر نەبن. باشە کاک هەڵوێست، دەمەوێت بزانم تا چەند لێرە گرنگی بە مەلەوانگە و مەزبەح دەدرێت لەنێو مەزرعەکان؟ تا ڕادەیەکی زۆر خواستی لەسەرە و کە مەزبعی تێدا نەبێ ئەوە لەوانەیە هەنەی گرن. ئەگەر چۆن کەسێک بێتن بێ مەزبعی بووە گەنە هەمووی لە هاویناندا کە جەوێکی گەرمە، بەڵام وەکو شوێنەکانی تر نییە، بەڵام هەر مەزبعەکە داواکە و مەزبعەکانیشمان فلتەرە و مادەی کلۆر و ئەو شتانی هەموو تێئەکرێت. تەندروستیەکەی زۆر باشە. کاکەڵوێست سپاس دەکەم. ئەوەی جێتان لێ بۆ قسەی کاکەڵوێست کە ئەو هەم خاوەنی چەند مەزرعە و باخێکە لە سنووری شەقلاوە هەمیش بەشێکی زۆریان بەکرێت داتن. ئەمە بازەوە دەکاتن کە ئەو باخە و مەزرعانەی کە بێ مەسبەح و یاخود بێ مەلەوانگە و با بڵێن سنووریان یاخود بچووکن نرخیان کەمترە و ئەو باخانەی کە مەسەحیان گەورەترە و مەزبەحەکان گەورەترن نرخیان زیاترە و لە 80,000 تاوەکو 4 وەرەقەونی و مەزرعە یاخود باخێ لە سنووری شەقلاوە دەتوانی بەکرێیان بگری بۆ خۆت خانەوادەکە سەردانیان ناوچێ بکەیت سەرجەم ئەو خزمەت گوزاریانەی کە لە ڕۆژانە ژیانی ڕۆژانەمان لە بەردەستماندا لەنێ ئەو مەزرعە و باخانە بەردەستن.